ساڵانە لە مانگی سێ و لە مانگی نوێ ئیختیباری یان تاقیکردنەوەی با بڵێن فێرخوازەکانمانە کرێ و بۆ بەرزکردنەوەی شاڵبەندەکانیان. ئەمڕۆژ لە میانەی ئەو ئیختیبارەدا کارگێڕی پەیمانگای هونەری بەرگی سلێمانی تەشریفیان دێننە چەمچەماڵ و کۆمەڵک لە فێرخوازەکانمان تاقیکردنەوەی شاڵبەندەکانەکەن لەوانە قاوەیە و سوور و شین و سپی کە خۆی لە نوێبوونەوەی یاریەکان ئابینێتەوە. ئێمە ساڵانە دوو جار ئیختیباری فێرخوازەکانمانەکەین بۆ ئاسەی کە لە ئاسێک بۆ ئاسێکی تر بیبڕن. پەیمانگاکەمان لە لیژنێکی ئەکادیمی دێت ئەو فێرخوازەی کە لە ساڵێکە لای ڕاهێنەرەکەی مەشق و ڕاهێنانی کردووە بۆ ئەوەی ئاسی بەرهەمی ئەو ساڵی بدورێتەوانێ بچێتە مەرحەلەیەک و قۆناغێکی ترەوانە. ئەویش شاڵبەندەکان لە سپی بۆ شین بۆ سەوز بۆ سوور بۆ قاوەی بۆ ڕەش. ستافەکانیشمان لە 4 بەش پێکاتووە: بەشی توانای لەش، بەشی خەتەکانمان، بەشی نیزالاتمان، بەشی تەکنیکی دەست و قاچەکانمان.